تەنها کورد تاکە بە شەری سەر ڕووی زەوی کە تێناگە لە پەیامە سیاسیەکان کوردە. کوردستان هەزم کراوە، کوردستان سڕاوەتەوە، دیلێت کراوە بە مانای شارستانی، بە مانای سیاسی، بە مانای دیموگرافیش. زۆر زۆر بە کورتی سەبارەت بە جەنابی کاک مەسعود پێم وایە نەک مەرجعی کوردە، مەرجعی مێژووی کوردە. ئەگەر کاک مەسعود بەرزانی نەبێ، قەزیەی کوردی مانایەک بۆ قەزیەی کورد، مانایەک بۆ کەسایەتی شوناسی کورد، مانایەک بۆ شکۆی کورد نامێنێ. یعنی ئەو لە جنوبی شەرقی ئاسیاوە هاتووە، ئیمپراتۆریەتی دروست کردووە، ئیسا ئەو خاوەنی بڕیارە، تۆ خاوەنی هیچ نیت. عەرەب لە یەمەنەوە هاتووە کاکە، مەوتنی ئەسڵی زێدی بنەڕەتی عەرەب یەمەنە کاکە. واچیتە مەحفەلی بەرپرسە باڵەکانیشەوە لە نێویشانە کاک مەسعود بارزانی ئەبینی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان. ئەو چۆن بیرەکاتەوە لەسەر ئەم بابەتی کە جەنابەت ئەزانی چۆنە. من لە تەمەنما چەند جارێکی زۆر کەم و جارێکیش بە خصوصی جەنابی کاک مەسعود بەرزانی بینیەوە، من کە بە شانازی وەڵە من جاشی یەک بە یەکی هاوڵاتیانی ئەم هەرێمەم. شێخ مەحموودی نەمر کە بۆ هەم بۆ عێراق و نەتەوێگرتوەکان و عوسبەت الئومەم نەک نەتەوێگرتوەکان نەداوە باسیەوە کاڵەنابێ یەک سەربازی عەرەب لە کوردستان هەبێ، کوردستان خاکی خۆمانە. زانی مامۆستا تۆ من ئەجوڵێنی بۆ بازێ بابەتی تر. من نەزانم فێڵی ڕۆژنامەنووس و پێشکەشکارەکان لەکوایە. من ناتوانم بە سەراحەت جوابی ئەم قسەی جەنابە بدەمەوە. بۆ بەڕێزان خۆشەویستان، ئەم کاتتان باش لە هەرکوێیەکەن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان، ئەمڕۆ ساڵڕۆژی ئەنجامدانی ڕاپرسیەکی گەورەیە کە لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو. 8 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی گەورە بەڕێوەچوو ڕێفراندۆم بۆ سربەخۆی هەرێمی کوردستان کرا. ئەمڕۆ ئێمە لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک مەشخەڵ کەوڵۆسی کە یەکێکە لەو دەیان کەسەی کە بەرگری کارێکی سەرسەختی ڕێفراندۆمە و لە سۆشیال میدیا و میدیاکان یەکێکە لەو کەسانی کە بەرگریەکی تند لە ڕێفراندۆم ئەکات. ئێمە ئەمڕۆ پرسیین دەرەنجامەکانی ڕێفراندۆم، ئەو خواستانەی کە ڕێفراندۆمی لە پێناودا ئەنجامدرا، لە بەرامبەردا چی بەدەست هاتووە، چی بەدەست نەهاتووە. ڕێفراندۆم وەکو ئەوەی کە بانگەشەکارەکانی ئاماژەی بۆکەن ئایا تاپۆیەکە بەدەستمانەوە هەرماوەتەوە یا خۆیت تەنها بۆ بانگەشەیەکی سیاسی بووە. کاک مەشخەڵ سوپاس کە ئامادەبووی لە گوێمە. کاک مەشخەڵ، ئەمڕۆ ڕۆژنامەی خەبات کە زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستانە، کاک فازڵ میرانی وتارێکی تیا بڵاو کردوێتەوە باس لەوە کە ڕێفراندۆم لە پێناو ئەوەدا بوو، یاخۆ ڕێفراندۆم هۆکاری ئەنجامدانی ڕێفراندۆم ئەوە بوو کە حکوومەتی عێراقی ئێمەی خزاندبوویە سوچێکەوە یا ئیختیاری کردین لە نێوان دوو ڕێگایە، یان ملکەشبوون و سەرنەویکردن بۆ دەسەڵاتی عێراقی یاخود گەڕانەوە بۆ شەرعیەتی میلەت. بەڕای تۆ ڕێفراندۆم لە پێناو چیدا بوو؟ زۆر سپاس. ڕێفراندۆم کردەیەکی سیاسی یاسایی شەرعی نەتەوەییە. طبعاً ئەم بابەتانە کە ئەچنە خانەی ئەم ئەکتە کۆمەڵایەتیانە، ینی تۆ ناکرێت یەک جۆر خوێندنەوەی بۆ بکەی بەڕاستی. ینی و هەر کەسێکیش بە گوێرەی تێگەشتن و پێگە و ئیلتیزاماتی خۆی ئەکرێ قسە لە بابەتەکە بکە و ئەکرێش مانای لێ هەڵێنجێ. مەبەسەکە ئەوەیە، ینی مەرج نییە جەناب و بە هەمان ئەو لەو دیدگا و لەو ئەنگڵەی منەوە سەیری بابەتێکی وەکو ڕێفراندۆم بکەی. هەر کام لەو بەڕێزانەکە قسە ئەکەن ئەوە، ینی هەر کەسێ ئازادەکە چۆن سەیری ئەکا، بەڵام ئێمە بێ ڕەچاوی پێگەی سیاسی و زانی یاسایی ئەوانەی ئەو کەسانە بکەین کە قسەی لێەکەن. ینی ئێمە کە هاوڵاتی سادەین و ئەوانە جایە لەوەی کە کەسایەتیەک لە پێگەیەکی بڵند و ئەو ئیلتیزامات و پابەندی و کۆمەڵێک بەرژەوەندی و ڕەچاوی مەساڵحی ئەیە پێویستەکە کە بە شێوازێکی دیبلۆماسیانە قسە بکەن و ئێمە بێ ئەوە تەقدیر بکەین بەڕاستی بین قسە لەسەر بابەتی ڕێفراندۆمک و زەرورەتی نەتەوەیی بکەین، نەک وەکو هەنگاوێکی سیاسی هەنووکەی. ئەزانی کەواتە کاک مەشخەڵ بۆچی ڕێفراندۆم کرا؟ بۆچی ڕێفراندۆم کرا لەبەر ئەوەی کە نەتەوەی کورد 2000 ساڵە ژێردەستە بێکیان بێ شوناس بێکەینونەیە
ناکرێت تۆ میلەتێک من جارێکیان بە مجموعەیە برادر کە لە تەسەور کە لە هەر چوار دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستان لە شوێنە کۆبوو بوونەوە وەفتی باڵایش بوونەوەمانە ئێمە شێن بانگێش کرد بۆ ڕۆشتم لەیانە قسەم کردم ناکرێت تۆ چاوەڕوان بی لە ئەستەمبول ئاسایش هەبێ پێشکەوتن هەبێ خۆشگوزەرانی هەبێ گەشت و گوزار هەبێ بەڵام تۆ بی لەسەر ئەساسی هەزمکردنی حەقی کورد لە سەر زەوی خۆی چاوەڕوان بی لە تاران ئاسایش هەبێ لە بەغدا پێشکەوتن هەبێ بەڵام کورد چەساوە بێ کورد ژێردەستە بێ بە سەریحی قەول یا منە قسەم پێوتن وتم 50 ملیۆن مریش بکەرە دەواجنێک ئازادی جوڵا ئازادی خواردن ئازادی ئەوەی لێ داگیر مریشکەکانیش قوبوڵی ناکەن پیا تا تەقنەوەیان ئەوە بەڕاستی عین تۆ تەسەور کە 50 ملیۆن ئینسان لەسەر زەوی خۆی ئازادی لێ وەربگریتەوە شوناسی لێ وەربگریتەوە خاکی داگیر بکەی ئاڵای داگیر بکەی لەسەر ئەساسی دابەشکردنی خاکی کوردستان چوار دەوڵەت دروست ببێ باشە تۆ چاوەڕوانی چییەکە ئێمە خەباتی چەکداری و دوای ئەوە شۆڕشی مەدەنی و شۆڕشی جەماوەری و هەموو شتێکمان لەبەردەستایە دوجار ڕیفراندۆمێکێکە لەو ئەکتانەکە بۆ گەڕاندنەوەی مافە بۆ خاوەن مافێک کە زەوت کراوە مافێک کە لە ئەنجامی ڕێکەوتنی سایکزبیکۆ کوردستان داگیر و دابەش کراوە باشە ئێمە چی بکەین من پێم خۆشە ئەم معلوماتە بۆ ئەم ئیزافەیە بکەم بۆ قسەکانی جەنابەت کە ئەو کاتەی کە کوردستان وەکو کوردستان هەبووە وەکو نەخشە هەبووە وەکو ناو هەبووە نە دەوڵەتێکە بۆ بە ناوی عێراق نە دەوڵەتێکە بۆ بە ناوی ئێران نە دەوڵەتێکە بۆ بە ناوی تورکیا یعنی پێش 100 ساڵ پێش ئێستا پێش 120 ساڵ پێش ئێستا کە لە نەخشەکانی دەوڵەتی عوسمانی و ئینگلیزی باس لە کوردستان کراوە باس لە ناوی کوردستان کراوە ئەو کاتە هیچ کام لەم دەوڵەتانە نەبوو زەنچی خۆگەر ئێمە عەزیێت بکێشین بگەڕێنەوە کەمێک فلاشباکێک بکەین بۆ مێژوو ئێم ناوچە پێش سایکزبیکۆ پێش ڕێکەوتنی شومی سایکزبیکۆ و کە لە غیابی کورد و ئیدراکی کورد و ئەمانە بووە ینی کوردستان خۆی ینی من ئیسە خەڵک ماوە من هەمیشە قساکەمەڵێ ئێمە هاوینانە چوینە سنە و مەریوانە و ئەمانە ماڵمانە برد و ینی هاتینەوە بە زستانە بۆ منتیقەی شارە زۆر ئیسیش ماوە کەوابێ ئەم خاکە سنوورێک لە بینیانە بووە ئێمە چی بکەم لە تۆ دێی بە قەرارێکی نێوجا ئەم قەرارە نێو دەوڵەتی ئەم بڕیارە ئەنێەوەی جێگەی ئەسەفە بۆ کورد بۆ عەقلی کوردی ئەوەیە کە بڕیارێک دراوە دوو وەزیری بەریتانی و فەڕەنسی ئەم بڕیارەیان دەرکردووە سپێراوە بە نەتەوەی گرتووەکان باشە تەبعەن کۆمەڵێک مەرجیشیە بووە تۆ هاتووی ئەم سنوورانت ڕەنگ ڕێژ کردووە ئیستا تەقدیسەکرێ ئەو سنوورانە لە کاتێکە ینی ئێمە ئەگەر بێت لەلایەن دەوڵەتی بێگانەوە تەقدیسەکەیان لە هەر تاکی کورد ینی ئێمە کە قسەکەین تاکی کورد لە سۆسیال میدیا لە بازار ئەنی یەکەم قسەیەوێ لە تۆ پەساپۆرتەکە عێراقیە چۆنە لە عێراقی نیم ئەم بابەتە تێکشکانی پەروەردەیە تێکشکانی کەسایەتیە تێکشکانی سایکۆلۆژیای جەماعیە ینی ئەم بابەتە دەرەنجا خودی ئەم قسە ئەم مرۆڤە کە دروست بووە ئەنجامی ئەو پرۆسە داگیرکاریەیە تۆ نابێ تۆ بێ بگەڕێنەوە بۆ ئەسلی کێشەکەی ئێمە جەوهەرەکەی چییە جەوهەرەکە ئەوەیە تۆ هاتووی دوو وەزیر ڕێکەوتنێکە کردووە ئەم سنوورانە جیا کردێتەوە بە قەڵەم لەسەر نەخشە ئەوە ناو ئێران ئەمەد ناو عێراق سووریا تورکیا لەسەر ئەساسی چی لەسەر ئەساسی مافی میلەتێک لەسەر خاکی خۆی باش چۆنە بێ ئێمە وشیار نەبین بەرامبەر ئەمە چۆن تێگەشتێک کاکە مەشخەڵ ئەم جۆرە لە بیرکردنەوەی کە جەناب دەفەرمووی تاکی ئێمە وای لێ هاتووە سنوورەکان تەقدیسەکە ئەمە چۆن تێک بشکێنین ئەرکێکی قورسە بۆ لەبەرەوەی مێژوویەک لە پەروەردەی لە پشتۆیە مێژوویەک لە تێکشکانی کەسایەتی لە پشتەوەی سیاسەتێکی ئیستیعماری چوارلایەنەی لە پشتەوە ینی مشکلەکە ئەمەیە هەم پەروەردەکە لە خزمەتی ئەم پرۆسە داگیرکاریایە هەم تاکی کورد خۆی ینی ئارەزووی لە ژێردەستەی هەیە من پێم سێرە ینی تۆ سیر کە ئیسا لەم چرکە ساتەی کە ئیسا ئێمە قسەی تیاکەین قەزیەک خوێنی لێت کێ پێوترێ فەلەستین غەزە زانی من ناڵم حوتی ئۆکتۆبەر باش بوویان چکە من هەمیشە وتومە خراپ بوو ئەکتێکی خراپ بوو حوتی ئۆکتۆبەر باشە
بەڵام ئیستیشی لەسەر بێت تەنانەت دەسەڵاتی فەلەستینی کە بە قەلب و قالب چۆتە ناو بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل جورئەتی ئەوە ناکا بڵێ من ئیسرائیلیم ئەزانی لە کاتێکە هەموو شتێکیان بەدەست ئیسرائیل هەموو شتێک ئاویان هەوایان ژیانیان موچەیان هەموو شتێکی باشە درا هەموو شتێکیان باشە ئەنی من برادرم هەیە لە ئەنێ میشاڵێ لە ئەردەنەوە کاتێک ڕۆینەوە بۆ فەلەستین بۆ کارتی ڕۆژاوەڵێ 19 نقطەی چێک پۆینت هەیە لەوێ ئیسرائیلی هەموو شتێکیان بەڵام یەک مسەقەفی فەلەستینی یەک هاوڵاتی فەلەستینی یەک سیاسی جورئەت ناکا بە هیچ شێوەیەک بڵێ ئێمە دەوڵەتی فەلەستینیمان ناوی یا ئێمە ئیسرائیلی ئەو مەفهومەت هەڵە نەبوو کە فەرمووتان تاکی کوردی حەزی لە ژێر دەستەیە خۆدەی سیرکە نا منەڵم ئارەزووی لە بابەتێک یعنی حەز دەکە بۆچی ئەمە وایە ئەم بابەتە ئەمە تەشیر نییە و تانەدان نییە لە هیچ کەس و لایەن و ئەوەیەک ئێمە بێ مامۆسا هەژاری مکریانیاڵێ چی مامۆسا ئەنی لە گرتەیەکە کە زۆر باوە لە سۆسیال میدیا خۆ پێش حکومەتی هەرێمی شازانی یعنی ئەڵێ لە هەر تاکێکی کورد لەو بازاڕە پرسە پێی وایە لە بەرژەوەندی ئەو نییە هیچ سوودێکی نییە گەر کوردستان سەربەخۆ بێ یا سەربەخۆ نەبێ کێ ئەم ئینسانەی دروست کردووە ئەو ئیمپریالیزمەی کە ممارەسەی دەسەڵاتەکە لەسەر خاکی کوردستان زۆر بێ منەتانەیش ئەیکا مشکلەکە ئەوەی ئیسرائیل بەو هەموو جەبەروتەی خۆی بەو هەموو دەسەڵاتەی خۆی کە هەیەی بەو تەفەوق و سەرکەوتنە تەکنەلۆجیە بێنمونەیی کە هەیەی لە دنیا باشە ئیستەیش مفاوەزات لەسەر دوو دەوڵەتەکە یعنی ئێتیرافی کردو بۆی کە تۆ حەقی دەوڵەتێک هەیە بەڵام داگیرکەرانی کوردستان سەرەڕای دواکەوتویان سەرەڕای تەبعیەتیان بۆ هێزە نێو دەوڵەتیەکانی تر یعنی پێی وایە کوفرە تو یعنی من بڕواکە جارێک لە وتوێژێکی وەفدێکی کوردی لەگەڵ بەغدا یعنی هەر ئەوەیەکێک لە ئەندامانی وەفدەکە وتوێتی ئەوتە لە ئیسرائیل وایە ئەکسەر تووڕە بوو تو ئێمە ئیسرائیل ئێمە و ئیسرائیل وەکو یەک وای یعنی ئێوە پێتان وایە ئێمە ئیسرائیلین داگیرکەرین ئەزانی یعنی تەنانەت قبول ناکات تۆ بڵی داگیرکەن ئارا کوردستان خاکی خۆمە تەواو ئیسرائیل ئەمەی نەوتووە ئیسرائیل بەم هەموو دەسەڵاتی خۆی ئیسێشەڵێ من ئامادەم بۆ حەلی دوو دەوڵەت ئەگەر ئێوە ئامادە بن ئەزانی بڕیاری 245 ئەنجومەنی ئاسایش و نەتەوەی گرتوەکان لەسەرەوە ساسە ئیسرائیلیش پێی رازی بووە ئەوە عەرەبن پێی رازی نەبووە بەوەی کە خاکەکەیان دابەشکرێ کاکە ئێمە ئامادەین هەموو شتێکمان تەسلیمی داگیرکردین ئەم تێگەشتن و بابەتە سەقەتە ئێمە ئەبێ بە پرۆسەیەکی خەباتێکی زۆر درێژخایەن ئیهانە بە من بکرێ بە تۆ بکرێ بە هەر سەر بەخۆی خوازێک بکرێ سوکایەتیمان پێ بکرێ پێمان پێ بکەنن بە شێتمان بزان ئەمە ئەزانم ئەمە ئەوەیش حاڵەتێکە کە من پێم وایە دەستگا مخابراتیەکانی دەوڵەتانی داگیرکەری کوردستان ئیشی لەسەرەکان زۆر زۆر بە عاقڵانە باشە کاک مەشخەڵ جەنابەت پیاوێکی موسەقف و ڕۆشنبیری دڵنیام پەیڕە و پرۆگرامی زۆرێک لە حیزبەکانت خوێندوێتەوە پەیڕە و پرۆگرامی حیزبە سیاسیەکانی خۆمان کاریان لەسەر ئەم جۆرە لە مەفهوم کردووە کاریان لەسەر ڕاستکردنەوەی ئەم جۆرە لە مەفهوم کردووە بەوەی کە تاکێک وا لێ بکات کە ئەم دەوڵەتانە بە داگیرکەر بناسێنە من پێم وایە یەکێک لە ئەنجامی ئەو فشارە زۆرەی کە لەسەر کورد هەیە وشەیەک یان حقیقەتێک هەمیشە باسەکرێ لە ناو کورداڵێ ئێمە هەر غەیری چیاکان دۆستمان نییە ئەمان ئەم تێگەشتنە بۆ علاقاتی دەولی بۆ ئەو فشارانەی لەسەر کووردە من پێم وایە پەیتا کورد لە ئەسلی بابەتەکانی خۆی پاشەکشەی کردووە چۆن یعنی سیری شۆڕشی شەخ مەحموودی نەمر بکە باشە ئەگەرچی هەندێک ئەکتی شۆڕشەکە من نەزەرم لەسەری هەیە بەڵام خیتابەکەی نامەیەکی شێخ مەحموودی نەمر کە بۆ هەم بۆ عێراق و نەتەوەی گرتوەکان و عوسبەت الئومەم نەک نەتەوەی گرتوەکان نەداوە باسیەوە کاڵە نابێت سەربازی عەرەب لە کوردستان هەبێ کوردستان خاکی خۆمان یعنی ئیسە ئێمەڵێن چی ئیسە ئێمە واستە ئەەکەین بۆی عێراق ئینمان بۆ بکە ئەمە ئەنجامی چی ئەنجامی بێئومێدبوونە لە خەباتێک اینجا من بابەتێکیش کە ئەمەوێ زیاتر قسەی لەسەر بکەین شی بکەینەوە لی تێبگەین ئەوەیە سیرکە کوردستان کە کەوتوتە ژێر دەسەڵاتی عێراقیان ئەو وڵاتانەی تر ئێمە چەند ساڵە خەباتەکەین
کورد نزیک لە 100 ساڵێکە خەباتەکە هیچ خەباتێکی نەتەوەیی ئەوەندە درێژ نەبووە بۆ نمونە پێتەڵێم جەزائیریەکان کە لە 830 بڵێن فەرەنسیەکان لە 830 جەزائیر داگیرەکان جەزائیریەکان بێکاردانەوەن تاکەی تا ساڵی 1954 باشە لە ساڵی 1954 لە مانگی حەوت یەکەم شەرارەی شۆڕشی ڕزگاری کە دەست پێیەکە مامۆستا لە ساڵی چەند جەزائیریەکان سربەخۆیی لەو فەرەنسا زەبەلاحە وەرەگرن لە ساڵی 1962 ئەزانی بە 8 ساڵ بە 8 ساڵ توانیان سربەخۆیی خۆیان لە هێزێکی پێشکەوتوو گەورە و زەبەلاح و داگیرکەر و تەکنۆلۆژی گەورەی وەکو فەرەنسا بەدەستخن و لەگەڵ ئەوەی شاچوون چیان کرد وتیان ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان هاوکاری بە وشەیەک بە دێڕێک بە خەباتێک ڕۆژێک هاوکاری سوپای فەرەنسای کردبێ بە پاپۆر هەمویان ناردەوە بۆ فەرەنسا باشە و جەزائیرە بێ بەجێ بێڵێ مطلقاً مافد نییە تۆ بە هیچ شێوەیەک تەنانەت نەوەکانیشی مادەم تۆ کرۆمۆسۆمی جاشایەتی لە جەستەتایە نابێ لە خاکی جەزائیر بژیت باش بە هیچ شێوەیەک بە سەیری کوردکە ئەوە نمونەیەک بە 8 ساڵ ئەی بە کورد بە 100 ساڵ بە 100 ساڵ دوای 100 ساڵ لە کوردستانی باکوور پەشیمانە بێتەوە لە ئازادی لە کوردستانی خۆمان واستەکەین عێراق قوبوڵمان بکە یعنی ئەمە چی ئەمە تۆم بە چی زانین باشە کاک مەشخەڵ ئێمە گەر لە ساڵی 91 ئەم بۆچوونەی خەڵکی جەزائیرمان قبول کردایە کە بەرامبەر بە جاشەکانی فەرەنسا هەیان بووە خۆتە زانی ئێمە هەردووکمان تەمەنمان بەبیرمان دێ و میدیاکانی زۆر باسییان کردووە ئەو کاتێک کە ئینتیفاضا بێ لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان کورد نزیکەی 500,000 خەڵکی پێگەیشتووی جاش بووە لە ناو دوو کەوانەیە یعنی سەر بە هێزەکانی سوپای عێراق بووە ئێمە 500,000 کەس و 500,000 خانەوادەمان لە هەرێمی کوردستان دەبوو بکردایەتە دەرەوەیە چیمان لێکردن من پێم وایە ئەزانی چۆنە هەموو پێشتر پێم وتی هەموو ئەکتێکی کۆمەڵایەتی ئەبێ ڕەچاوی بارودۆخ و ژینگە و ئەزانی ئەوە بکرێ گەلی جەزائیر جیایە بارودۆخیان جێ بەڵام گەلی کورد بۆ گەلی کوردستان من بەش بە حاڵ ئیسێش بێ منەڵم باشترین زیرەکانەترین عاقلانەترین بڕیار کە بەرەی کوردستانی داوێتی بڕیاری ئیحتیواکردنەوەی ئەوانە بۆچکە زروفی ئەنیش بڕوا بکە ئەوانی خۆشببوون بۆ لە جاشەکان سەیریکە من وەکو مەبدە پێم وایە بە قەراری قەتعی ئیسا ئەگەر من جاش بم جاشی ئێران عێراق تورکیا سووریا هەر وڵاتێک لەم سەرزەویە غەیری نەتەوەکەی خۆم کە بە شانازی وەڵە من جاشی یەک بە یەکی هاوڵاتیانی ئەم هەرێمەم تێگەی لە هاوڵاتیەکی سادەوە تاکو و گەورەترین بەرپرس من شانازی یەکەم جاشی هاوڵاتی خۆم بم وڵاتی خۆم بم هەرێمی خۆم بم باشە بەڵام هەر وڵاتێکی تر ئەو سویدەکە ئەو ئەسکەندەنافیا کە ئەڵێن وەکو بەهەشت وایە و ئەمانەیە و ئەوەیە و چییە هەنێ گەر بێت و جاشی دووەلی ئەسکەندەنافیاش بێ ئەدام کردی غەیری سێدارە جاش و جاسوس ئەو دوو جیمە غەیری سێدارە هیچ لە هیچ یاسایەکی دنیا نییە بەڕاستی هیچ موبەڕیرێ پاساوێک ئەوە نییە تۆ ئەو بەڵام لێرە ئەمە مەبدەئەکە ئێڵێ ئەم قسەیەکی مەبدەئیە قسەیەکی سیاسی نییە ئیستا سەیریکە ئێمە نموزەجی جەزائیرمان هەیە بەڵام نموزەجی بۆ نمونە شۆڕشەکەی محەممەد المستەفایشمان هەیە ئەزانی ینی کاتێک حەزرتی محەممەد دەچێتە مەکە هەموو جاشەکان هەموو زاڵمەکان هەموو ئەوە نایان کوژێ بالعکس ئیمتیازاتی ژیانەداتێ بۆ نموناڵێ ئەبوو سوفیان هەر کەسێ بچێتە ماڵی ئەبوو سوفیان و کوایە چوو بێتە کەعبە ئەم قسەی کە حەزرەتی محەممەدەیکە ئەم بڕیارەکە دەریەکە بڕیارێکی مەبدەئی نەبووە بڕیارێکی سیاسی بووە من پێم وایە بەرەی کوردستانی ئەو بڕیارە کە داوێتی لە ترۆپی ژیری بەرژەوەندی گەلی کوردستانە بۆ چونکە زروفی ئەو کاتایی جاشەکانیش یعنی ئەگەر منیش ممکنە هەر ئەوم کردایە کە ئەوان کردویان چی بکەین ینی چی بکەین ینی تۆ هەم ژمارەکە زۆرە هەم پاساوی ئەوانەی کە لە ڕیزەکانی عێراق خزمەتیان کردووە زۆر معقول بووە تقریبا بۆ یعنی کاتێک کەسێک بووە
بۆ نمونە مستەشارێک باشە لەگەڵ خۆیان هەزاران کەسی تریان سەدان کەسی تری داڵدە داوە هەم جاری وا بۆ پێشمەرگەیان داڵدە داوە جاری وا هەبووە پێشمەرگەیان لە ئیعدام ڕزگار کردو ئەگەر چی خەڵکی تریان ئیعدام کرد یعنی ئێمە ئەکەوینە بەردەم چی ئەکەوینە بەردەم حقیقەتێکی قانونی لێرە ئێمە ئەبێ مستەشارێک لە مستەشارێکی تر جیا بکەینەوە چۆن ئەبێ زۆر بە وردی بە میکرۆسکۆپ بگەڕین بۆ دۆزینەوەی زەڕێک لە کوردایەتی تایە نازانی ئەوانەی کە جاش بوون بە میکرۆسکۆپ ئەبێ بگەڕین بۆ زەڕەیەک لە کوردایەتی بۆی شمولی قەرارەکە بکە بەڵام ئەگەر مستەشارێک چووە ئەنفالی کردووە ئیهانەی کوردی کردووە ئەوەی کردو ئەمەش هەیە لەم شێوە لەم تایپەیش هەیە بەڵام بەڕەچاوکردنی زروفەکە من پێم وایە باشترین بڕیارە و ئیسەش پێویستە جارێکی تر کە بەسەری ڕەجعی ئەو بڕیارە کە دەرکراوە عەفو یەک فکرە ئەو بڕیارە کە دەرکراوە لە خزمەتی ئاشتەوایی کووردا بووە هەموو شتێکی تر من پێم وایە ئیستێش کە باسی بارودۆخی کورد و ئەمانەکەین دیموکراسی و نازام چی و فرە ئەم شتانە هەموو ئەکسسوارات و بەڵام ئەساس بۆ ئێمە چییە؟ ئاشتی کۆمەڵایەتی پێکەوە ژیان زۆر 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 مهمە لە هەموو شتێکی تر مهمترە جگە لە قەوارەی هەرێمی کوردستان کە ئەبێ قەوارەکە ئەگەر بە شەڕیش بێ بمێنێ بە قەناعەتی من بە بڕوای من یعنی ئەگەر بە شەڕی ناو خۆش بێ گەرزانیمان ئێمە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان ناچاری شەڕی ناو خۆ بکەی من پێم وایە ئەو شەڕە ناو خۆیە شەرعیە بۆ پاراستنی ئەو قەوارە لە بیلبیلەی چاو مهمترە باش کاک مەشخەڵبا پرسیارەکە لەسەر ئەوە بکەین بۆ ئێستا باسمان لە ڕابردوو کرد بەڵام بۆ ئێستا چی بکرێت وەکوی کە جەنابەت فەرموود بۆ ئاشتاوایی کۆمەڵایەتی ئێستا ئێمە ئەبینین ئەوە دوو خولی هەڵبژاردن لە دوای ڕیفراندۆمەکەوە ئەنجام دراوە بۆ عێراق لە دوایین قسە تا باست لە ئێکسسواراتی هەڵبژاردن و دەسا و دەستکردنی دەسەڵات و ئەوانە کرد پێت وایە عێراق پێویستی بە هەڵبژاردنە تە بڵا عێراق پێویستی بەوە هەیە کە پێوتری عێراق ینی ئەمەیە پرسیارەکە سیر کە گرتەیەکی دۆناڵد ترامپ بڵاو کراوەتەوە من زۆر خەبیر نیم لە مەسەلەی ئایتی و ئەمانە نازام ئەمە زیرەکی دەستکردەیانە بەڵام فەرەزنە ئەم قسانە قسەی دۆناڵد ترامپ خۆیەتی ینی قسەکانی تەواو واقعیە زانی تەنانەت ئەو قسانەی کە ترامپیکا بەڵگەیە لەسەر ئەسڵەن پێویستیەک نییە بۆ مانەوەی عێراق لە ئاستی نێودەوڵەتیش لە ئاستی بنیانی دەولی لە ئاستی بەرژەوەندەکانی ئەمریکا چونکە ترامپ ناڵێ ئێمە بەرگریمانە کرد لە عێراق لە بەرامبەر کورد ئەمە زۆر زۆر مهمە ئەمە خاڵێکە پەیامێکە کۆدێکە کە بەس کورد لی تێناگازانی ئەین تەنها کورد تاکە بەشەری سەر ڕووی زەوی کە تێناگە لە پەیامە سیاسیەکان کوردە ئەزانی یعنی بێت زلهێزێک دەوڵەتێک بەو قەبارە بەو حەجمە کە خۆی پرۆسی ئازادی عێراق یعنی تەواو تۆ تێ لە ناو بازنەی بەرژەوەندەکانی ئەمریکا عێراق وەکو جوگرافیای سیاسی بەڵام ترامپ وتمان گریمانم قسانەی خۆی تێگەر تەن نامەکەی تیلەرسنی شەرباس ناڵێ ئێمە بەرگری لە یەک پارچەی عێراق و ئەم سیادەی عێراق و ئەو سنوورەکانی عێراق بەرگری بکرایە ئەمریکا پشتی عێراقی نەدەگەن لە سەدا خۆی ئەڵێ کورد ئەزانی کە من هەمیشە کە گلەیی یەکەم پێم وایە کورد زۆر حەزی لە ژێر دەستەیە کورد پێی خۆش نییە سەر بەخۆ بێزانی ئەنی بە پێچەوانی هەموو ئەو مەفهومەکە وا لێ ناکەی کە مەفهومەکە بەو شێوەیە لێ بکەی کە ئەوانی دیکە ئێمە بەلامانەوە ئاسایی ئەوانی دیکە هەبن ئەوە نییە ئەزان ئەوانی دیکە هەبن لەسەر چه ئەساسەیە بن سەریکە لەسەر ئەوەی کە خۆیان هەبن باشە ئەو لەسەر نەبوونی تۆ کارەکە دەوڵەتەکەی لەسەر ئەساس و بناغەی نەبوونی کوردستان یعنی ئیستا کوردستانم بۆ بدۆزەرەوە لە نەخشەکاکە کوردستان هەزم کراوە کوردستان سڕاوەتەوە دیلێت کراوە بە مانای شارستانی بە مانای سیاسی بە مانای دیموگرافیش بە مانای حتى دیموگرافی یعنی تۆ هاوڵاتی عێراقیت یعنی بڕۆ لە وڵاتانە لە هەر مەتارە و لە هەر فڕۆکەخانێک لە هەر شوێنێک کەس نازانێت کورد هەیە کوردنی ئەمە ئیهانەیە بە مێژووی میلەتێک کە لە میزۆپۆتامیا خۆی خاوەنە باشە عەرەب لە ئەم قسانە ڕەگەزپەرستی نین کە منەیان کەم بەڕاستی حەقیقەتی مێژووی بەڵام سیرکە تورکەکان لە جنوبی شەرقی ئاسیا هاتوون کاکە
مامۆستا بەڵێ ئەوانی سەخ ئەو مافەدا بە تۆ ئەمە سوکایەتی نییە بە تاکی کورد سوکایەتی نییە بەو مێژووە یعنی ئەو لە جنوبی شەرقی ئاسیاوە هاتووە ئیمپراتۆریەتی دروست کردووە ئیسا ئەو خاوەنی بڕیارە تۆ خاوەنی هیچ نیت عەرەب لە یەمەنەوە هاتووە کاکە مەوتنی ئەسڵی زێدی بنەڕەتی عەرەب یەمەنە کاکە عەرەب بە سێ کۆچی تاریخی هاتوونەتە ئەم ناوچە ئیسا ئەو خاوەنی بڕیار ئەو بەتۆڵە نەوتەکەت بفرۆشە مەیفرۆشە داهاتم بۆ بگەڕێ ئەو سەرانەی لێسێنێ عێراق سەرانە لە هاوڵاتی کوردەستێنێ یعنی بە مەرجی ئەوەی کە سەرانەی بەیتە حکم ئەکا وەرە لەم گۆشتنی گاوە سیر بکە بەڵام کاک مەشخەڵ ئەگەڕێمە بۆ پرسیارەکەی پێشوم ئێمەوە دوو خولی هەڵبژاردن لە عێراقا جێبەجێ کراوە لە دوای ڕێفراندۆمەوە بە پێچەوانەوە لە بریەوەی ئێمە زیاتر خۆمان بەهێز بکەین لە ناو خۆمانە حیزبەکان زیاتر گرنگی بە ناوخۆ بدەن لە ئاستی پێشکەوتن لە ئاستی پەروەردە لە ئاستی مێژووی لە هەموو ئاستەکان ئێمە خۆمان پەروەردە بکەین و تۆکمەتر بکەین لە ناو خۆی خۆمانە بە پێچەوانەوە ئێمە هەموو کەسە بەهێزەکانمانە نێرینە عێراق و ئەبینە بانگەشەکاری عێراق و ئەبینە پێم خۆش نییە ئەمە بەکارهێنم بەڵام ئەبینە باشترین دەڵال بۆ سیاسەتەکانی عێراق زەنی جارێکیان من بە یەکێک لە سیاسەکانی کورد ئەوە مناقەشەمان کرد پێم وتم تۆ سجن و بینیوە لە ژیان تا ینی نەزیلێکی سجنە و کەسی کە زیندانی کراوە ینی بچێ بانگەشە بکە بۆ زیندانەکەی بڵێ وڵی بارودۆخمان زۆر خۆشە شیشی زیندانەکە زۆر جوانە لە زێر دروست کراوە شتیواتە بینیوە ینی شەرعیەت با بەو قەوارەکە سجنی کردووە شتیوا هەیە لە دنیا یعنی بڕۆ ئیسە بۆ ئیرلەندا بەریتانیا بەو هەموو زەبەلاحی خۆی ئیرلەندیەکان باسیەوەکەن بڵێن وڵا وانە بڵێن وڵی بەریتانیا زۆر باشە یان ئیستا 570 حرەکاتی تەحەڕوری لە ئەمریکا هەیە بزوتنەوەی ڕزگاری خوازی باشە هیچ کامێکیانە بینی ئەوان ڕیکلام فەلەستینیەکان لە بیابانی ڕۆژاوا لە هەر شوێنێک داگیرکاری هەبوو بەرهەڵستی هەیە تەبریرات نییە پاساوهێنانەوە بۆ داگیرکار نییە ئێمە خۆمان بووین بە کارگەیەک بۆ پاساودان بە عێراق پێچەوانەی ڕەوتی تاریخ سەیری کە بەڵام لێرە من خاڵێک ئەموێ ئاماژەی پێ بدەم ئەمەیە مرۆڤ ئیستا من جەناب فڵان فیسار بەر لەوەی کورد بین کائینێکی بیۆلۆجین ئەزانی یعنی من برسیمە بێ سەرمامە بێ گەرمامە بێ پێویستم پێداویستی ئینسانی خۆم هەیە وەکو تاک تۆش هەتە داگیرکەری عێراقی لەکوێ زیرەکە من ئەڵێم لە ئیسرائیلەکانیش زیرەکترە لە چەند خاڵێکە باشە ئیستا ئێمە باسی ئیسرائیلمان کرد بەڵام پێش ئیسرائیل گوند و شار و شارۆچکەی کوردی ڕووخاندووە پێشەوە ئیسرائیل بیر لەوە کاتۆ کە خاک و گوند و ئاوایەکانی فەلەستین بڕووخێنێ بە پارەی نەوتی کەرکووک شۆفڵی کڕیوە ساروخی کڕیوە هاتۆ شارەزوری وێران کردووە باشە بە پارەی نەوتی کەرکووک کە ئیساڵن ئەی داهاتی ئێمە بۆت ئیسا ئەوان ئەوە نەوشیارن ئەڵێن داهاتی نەوتی بەسرە چۆن بنێرین بۆ موچە بۆ کورد چییە کاکە ئیتر ناڵێ من 182,000 من 100 ساڵە کوردستانم داگیر کردووە 182,000 ئەنفالم کردووە ئەم هەموو خوێن و وێرانکاریم کردووە قەرەبووی ئەم هەموو شتە چییە ئەمە ناڵێ تۆش جورئەت ناکەی بیڵێ ئەسڵن وای لێ کردووی تۆ لە مووقیفی دیفاعی شانی هەر ناتوانانی هیچ بڵێ ئەنجا لەگەڵ ئەوەی شابەر لە ئیسرائیل بیری لە کاولکاری گوند و ئاوەدانەکان کردوێتەوە کوێرکردنەوەی کانیەکان کردوێتەوە بەر لە ئیسرائیل بیری لە چی ئیستێش ئیسرائیل تا ئەم لە حەزە بیری لە چی نەکردوێتەوە مامۆستا من هەمیشە ئاوا سەرنجە دەم و خەفەتە خۆم بەس خەفەتمان بۆ مێنێتەوە زانی ئیسرائیل بیری لەوە نەکردوێتەوە کە گەمارۆی ئابووری شامل و کامل بخاتە سەر قوتی کە من قوتی لێ بڕیم ئیتر کورد نیم ئەزانی کە قوتی لێ بڕیم مسلمان نیم کە قوتی لێ بڕیم ئەوە نیم شناسەک ئەبیتە کاینێکی بیۆلۆجی ڕوو من کە برسیم بوو سەرەتا بێ برسینە بم ئەبێت تینونە بم ئەبێ ئەو هاتووە ئەو دەمارەی گرتووە بۆچی بۆ تۆ ئیتر نەتوانی باسی کوردایەتی باسی ئامانجەکانت باسی پێشکەوتن باسی ئەم شتانە هەمووی چین لێکەوتەی ئینسان بوون ئەو کە ئینسانیەتی لێ وەرگرتیتەوە ئەو وەکو ئینسان تەعاملی لەگەڵ ناکە موچەی بڕیوە زانی چی ئەمە نەک شەرمە بەناوچاوی عێراقەوە ئەمە شەرمە بەناوچاوی تەواوی مرۆڤایەتیەوە ئێمە نەمانتوانین ئەم دۆسیش بجوڵێن حتا لە ئاستی میدیا باشە من ئیزافەیەک بۆ قسەکانی جەنابەت هەل لە ڕووی کوشت و کوشتاریشەوە ئێمە لە ماوەی کەمتر لە 6 مانگە
لە پرۆسی ئەنفالە وەکو ئەو ڕقەمەی کە هەیە کە ئاڵێن 182,000 ئەگەر 100,000 بێت ئەگەر 100,000 بێت بەڵام ئیسرائیل زۆر خەڵکی دەوڵەتی عراقی زۆر زیاتر لە ئیسرائیل خەڵکی کوردی کوشتووە بەراورد بە ئەو جەنگەی کە هەیە لە نێوان خەڵکی غەزە و ئیسرائیلدا. باشە کاک مەشخەڵ با پرسیارێکی دیکە بکەم. ئەم قسانی جەنابەت ڕوو لە حیزبەکانە، ڕوو لە تاک بە تاکی کۆمەڵگەی کوردیە، ڕوو لە کێیە بەڕاستی؟ زین چۆنە خۆی چکە هیچ حیزبێک وەکو جەنابەت بیر ناکاتەوە. ئەزان چۆن ئەزانم، یعنی من ئەو دەنگەنە شازەم هی قازە ناشرینەکە، ئەزانی ئەو قازە ناشرینە کە نەکەس گوێی بۆ وەگرێ، نەکەس ئەڵێ دەستی خۆش بێ و سبەینێ من باجەکەیشی بم نەکەس ئەڵێ وەڵای شەهیدی ئێمە بوو شەهیدی ئەنی ئەزانی چۆنە مامۆستا. بەڵام من مەجموعەیەک ڕاستی هەیە بێ باسیکەین، ناکرێ هاوڵاتی ئێمە ناکرێ لانی کەم ناکرێ ئەوەی کە هاتووە داگیری کردی پێی وابێ ئێمەی تر هەمومان ڕازین بەمە. ئەزانی ئیسرائیل زۆر لە دوای عێراقەوە، یعنی بێت چەند ئیمتیحانێک بکە ئەو کاتە گاتە مستەوای عێراق لە ڕووی داگیرکاری و کوشت و کوشتارەوە، لە ڕووی داگیرکاریەوە، لە ڕووی وێرانکاریشەوە. ئەزانی یعنی ئەو غەزە کە چەندێک وێران کراوە، وەرە بۆ شارە زوور، وەرە بۆ شار باژەر، وەرە بۆ گەرمیان، وەرە بۆ ڕانی و پشدەر، باشە وەرە بۆ هەموو ناوچەکانی بادینان گوندی هێناوە کامل وەکو نەفخی سووری تیاکرابێ، شارۆچکە هەمووی وەکو نەفخی سووری تیاکرابێ هەمووی وێران کردووە. کێ ئەم باجە ئەدا؟ ئێمە نەمانتوانێەوە تەنانەت لە ڕووی میدیاییەوە عێراق خۆی کە کوێتی داگیر کرد، کردەیەکی زۆر خەتەری کرد، بەرژەوەندی وڵاتانی خستە مەترسی، دەستکاری خەریتەی کرد، هەموو ئەو مەمنوعەکانی کرد، هەموو خاڵە یاساکانی تێپەڕان. بەڵام کاتی ئەمریکا و ڕۆژئاوا و نەتەوەی گرتوەکان گەماروی ئابووریان خستە سەر عێراق، نەیوە ئەمە کار ئەو خۆم ئەوم نەکردایە ئەوە نەبوو. باشە هات ئەو حاڵەتە ئینسانیانەی کە لە ئەنجامی گەماروی ئابووری دروست بوو کردبووە کەیسێکی زۆر گەورەی میدیایی. باشە یعنی ئەمریکا ئیحراج کردبوو لە هەموو مەحفەل لە نێو دەوڵەتیەکان. ئیتر کەس باسی ئەوەی نەکرد بڵێت دەی تۆ چوویتەتە کۆید نە قسە لەسەر برسیکردنی مناڵێکی شیرەخۆرە کرا. باشە مامۆستا من لە تۆ پرسم، کورد هەتاکو ئیستا 12 ساڵە بێموچین، 12 ساڵە بێموچین، ئێوە وەکو ئەم دەستگای خۆتان یەک مەسحتان کردووە بزانین چەند ژن و مێر جیابوونەتەوە لە ئەنجامی بڕێنی موچە. ئەی باجی ئەوە چیە کێ باجەکەیەدا لە ڕووی ئینسانیەوە کاکە کردوتانە بە دۆسیەک لە عێراق بەرزیکەینەوە لە لاهای لەکوێ لە نەتەوەی گرتوەکان. ئێمە هەزاران کەسمان هەیە لە ئەوروپا ڕەوەندی کوردیمان هەیەوانە یەک خۆ پیشاندانیان لە بەردەم سەفارەتێکی عێراقا کردو داوای موچە بکەن، فەسحی عێراق بکەن، لەن موچەت بڕیوە. ئەمە خاڵێکی تر یعنی کورد تۆ هەمیشەڵن باش ئەمە حیزبەکان باشە ڕەوەندی کوردی خۆڕیان کردووە لە حیزبەکان. ئەوان حیزبەکانیان قوبوڵ نییە، حکم و عەقڵیەتی حیزبەکانیان قوبوڵ نییە، وانە یعنی ئەوان عەقڵیەتێکی ڕاقییان هەیە بەسەر چاو قوبوڵمە. باشە بۆ ناچی زەحمەت نەبێ بۆ ناچی ئیسە لە فەرەنسا کاکە خەڵکمان هەیە ئەڵێ من کوردستان ئازادەکە مانیە ئەڵێ من نەبم کورد نازانێ هەنگاو بنێ. باش هەمانە خەڵکی ڕاست یعنی لێرە دێن لێرە ئەڵێن ئێمە کوردستان نەخشەی ئازادی کوردستان پێشکەشی ماکرۆنەکەین. ئەم قسەکەن سەرکردایەتی کوردیشیان عنی بەڕاستی خستۆتە ژێر هەژمونی خۆیان. باشە پێم بڵێ یەک ئەکتی سیاسی ئەوان لە بەردەم سەفارەتێکی عێراقا چییە؟ شتێکیان کردبێ لە بۆ نمونە لە واشنگتن کاکە ئەزانی ئێمە لە 2014 چالاکی لەو شێوەیەش نەکات نامەیەک بڵاو بکاتەوە. ئەزانی چۆنە ئێمە لە 2014 ڕیفراندۆمێکی بچووکمان کرد هەموو شارە زۆر و منتیقەکە ئەزان لە هەموو پایتەختەکانی دنیا لیجنەمان دروست کرد نامەمان نرد بۆ کۆشکی سپی. ئیسێش دەقی وەڵامی نامەکەمان لایە کۆشکی سپی وەڵامی ئێمەی داوەتەوە. باشە ئەگەر میلەتێک داوای ئازادی خۆی بکات چۆن وەڵام نادرێت؟ باش چۆن ئێمە یعنی تۆ هەمیشە ئەڵێن حیزبەکان باش ئەی ڕەوەندی کوردی لە ئەوروپا ئەو هەموو خەڵکە کە دێن لێرە نانەخۆن لەوێ ئەیبەن بۆ گەشت و گوزار قیادەی کوردیش دەرگای بۆ کردوونەتەوە کاکەوەرە یعنی تۆ پارەی پێویستە بە سەرچاو وەرە بڕۆ تۆ لە ئەوروپا ئەمانە تۆ کورد ڕزگارەکەی. وەکو تۆڵی نامەیەکم پێ بڵێ لە میدیا جیهانیەکان بۆ ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان کرد نووسی بێتیان بڵن هاوڵاتی کورد مناڵی شیرەخۆر لە ئەنجامی بۆ نمونە فرۆشتنی نەوت من نەوتی خاکی خۆمە. باشە ئەم مەفهومەیشی لێ بەدەر من کابرایەکی خەیاڵیم باشە من کەسێکی خەیاڵیم وەرە من قانونی لەگەڵ باسەکەم فەلسەفەی قانون چیمان پێ ئەڵێ ئەوەتی حاموڕابی یاسای نووسیوە تۆ تا ئیستا ئەگەر من جەریمەیەکم نەکرد بێ نابێ باجەکەی بم.
باشە لە ڕووی یاساییەوە کاکە مناڵی من مناڵی جەناب و مناڵی فڵان مامۆسای فەقیر کە ئیسە شیر نییە بیخوا نەوتی فرۆشتووە بێگومان نەخێر بۆچی عێراق سزایەدا بۆچی ئەمە پێچەوانەی ڕۆحی قانونە مامۆستا پێچەوانی حەزارەتە پێچەوانی ئینسانیەتە ێ باش ئێمە نەمانتوانی ئەمە بکەینەکە یعنی ئێمە زۆر کەم تەرخەمین یان نایزانین یا ئەترسین باش کاک مەشخەڵ جەناب بەپێی ئەو لاپەڕەیەی کە هەتە لەناو سۆشیال میدیایە بەرپرسە باڵاکان زۆرە بینی و ئەچیتە مەحفەلی بەرپرسە باڵاکانیشەوە لە نێویشیانە کاک مەسعود بارزانیە بینی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەو چۆن بیرەکاتەوە لەسەر ئەم بابەتەی کە جەنابەت ئەزانی چۆنە من لە تەمەنمە چەند جارێکی زۆر کەموو جارێکیش بە خصوصی جەنابی کاک مەسعود بەرزانی بینی و من تەنها یەکش دەڵێم لێرە بەڵام ئیتر کاک مەسعود غەنیون عن التعریف یعنی پێویستی بەوەنی ئێمە تعریفی بکەین بەڵێ باشە کاک مەسعود لانی کەم لە گۆشەنیگای منەوە من عەلاقەی خەڵکی ترم نییە چیاڵێ باشە بەبێ وەسف و سەنا یەک نوقتە بە جەناب دەڵێم من پێم وایە گەر لا سامەح الله ئەنی ئیشاڵڵا تەمەنی هەر زۆر درێژ بێ بە تەندروستێکی زۆر باشە لا سامەح الله کاک مەسعود نەبێ قەزی کوردی کۆتایی دێ تێگەی ئەگەر کاک مەسعود بەرزانی نەبێ قەزیەی کوردی مانایەک بۆ قەزیەی کورد مانایەک بۆ کەسایەتی شوناسی کورد مانایەک بۆ شکۆی کورد نامێنێ ئەم بە هەموو قەنەعەتێک مۆیڵێم بۆچیش وا ئەڵێم لەبەر کۆمەڵک زەرورات کە خۆم بە چاوی سەر بینیوم ئەزانی بە چاوی سەر بینیوم ئەو مووقیفانەی جەنابی کاک مەسعود کە لە ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم ینی هەر ئەمە کافی من هەمیشە ئەڵێم ئەگەر دوای ڕیفراندۆم هەرچەند ئەو سەروەری تری زۆرە بەڵام ئەگەر دوای ڕیفراندۆم کاک مەسعود بڕوا لە ماڵ و دابنیشت یا بڕوا لە ئەوروپا بۆ خۆی لە باخێکا دابنیشێ هیچ نەکا بە کوردیش قسە نەکا بەسە بۆ ئەوەی تاجی سەروەری بکاتە سەری چکا بۆ دوای 2000 ساڵ یەکەم جار یەکەم جار تەحەدای هەموو دەوڵەتانی دنیا لە پێناوی شناسی میلەتەکەی خۆم جا قوربانی داوە باشە تا ڕادەی تا هەموو ڕادەکانی تر تا دروستبوونی خەتەر لەسەر کیانی حیزب لەسەر کیانی خودی خۆی لەسەر ژیانی خۆی ئەلیوەدی قسەیەکی جوانی هێڵێ میلەتانی ئێمە هەتا نەکوژرەی باوەڕی پێ ناکەن کە تۆ ڕازگۆ بووی لەگەڵیان ئەزانی یعنی من بۆ ئەوەی من هەمیشە بۆ مەنووسناڵن کەی خۆتە تەقێنی تۆ کەی خۆتە کوژی کەی خۆت ئەوەکەی کەی وەکو حاکم نازان کێ ئەوەکەی نایانەوێ بۆیان بژی دەیانەوێ بۆیان بمری ئەزانی زۆر بە کورتی سەبارەت بە جەنابی کاک مەسعود پێم وایە نەک مەرجعی کوردە مەرجعی مێژووی کوردە بەڕاستی یعنی من بەش وەکو بەش بە حاڵی خۆم قەرزاری ئەو ئەکتە سیاسیە زۆر گەورە قانونی سیاسیم کە ناوی ڕیفراندۆم بوو باشە لە دوای ڕیفراندۆم ئەمە زۆرێک لە سۆشیال میدیا هەم بۆ جەناب تێنووسن هەم لە ساڵ ڕۆژی ڕیفراندۆمە هەندێ وتەی بەڕێز کاک مەسعود بڵاو ئەکرێتەوە ئەو وتانی کە لە دوای ڕیفراندۆم بڵاوی کردەوە و تۆ چۆن سەیریەکەی پاشە کشێ بوو لە ڕیفراندۆم یاخود جۆرێک لە تۆ ناوێنی چی زانی مامۆستا تۆ من ئەجوڵێنی بۆ بازێ بابەتی تر من نەزانم فێڵی ڕۆژنامە نووس و پێشکەشکارەکان لەکوایە من ناتوانم بە سەراحەت جوابی ئەم قسەی جەنابە بدەمەوە بۆ ئاها ڕامان ئەکێشی بۆ کۆمەڵێک لێکەوتە فەرمووە مەسا من و تۆ بە ڕێگەیەکە ئاڕۆین باشە تۆ چاڵێ بۆ من هەڵەکەنی من تێیەکەوم حەلی من چییە لەو کاتە لە کاتێکا من و تۆ عەقدێکی ئەخلاقی لە بینمانایە باشە عەقدێکی ئەخلاقی ئاکاری مۆراڵی لە بینمانایە نە یەک نەتەوەین یەک ژیانمان هەیە یەک چارەنووس و یەک بەرژەوەندیمان هەیە باشە هیوادارم لەم قسە تێگەشتم تاوا لێگەڕێ باشە مامۆستا وەڵامی ئەو پرسیارەت هەر نەدامەوە حکوومەتی عێراقی ئێمە پێویستمان بە هەڵبژاردنە بێ بەڕاستی ئێمە لە هەڵبژاردن نزیکە بینەوە یانزە قەرارە هەڵبژاردن بکرێ با پێشتر بپرسم بە پێی تێگەیشتنی تۆ هەڵبژاردن لە کاتی خۆیان کرێ نەخێر من پێم وایە هەڵبژاردن من نازانم لە کاتی خۆیان کریانە بەڵام ئەگەر بە گوێرەی یاری دیموکراسی و بابەتی زۆرینەوە کە من پێم وایە ڕێژەی نەگۆڕە شیعە زۆرینەیە و کورد و سونە کەمینەن و پێویست بە هەڵبژاردن ناکات تاکو قیامەت هەتا ئەو دیموگرافیاوا بێ
بەڵێ باش باشە لەبەرەوە هەر ڕێژەکە نەگۆڕە بەڵام کۆمەڵێک یاری ئەکرێ لە بینی ماڵی شیعە تەبعەن ئەوان زۆر زۆر زیرەکن لە یاریکردن بە بەرامبەرەکانی لێدانی ڕۆڵ بە یەکتری سەیریکە ئەنجومەنی دەوڵەت و نازانم دادگای فیدراڵ ئەم شتانە کە باسیەکەن ئەڵێ هەشتا ساڵەیان هەفتا ساڵە چەند ساڵە ئەوە هەبێ بۆ ئێمە نەمانزانی وەزانی ئێمە وامەزانیوە بۆ نمونە پێتەڵ منی نەوعی هاوڵاتی کورد ئەنی ئیسا ئەزانێ شتێکی ناوی ئەنجومەنی دەوڵەت ئەمە کێ ئەم ڕۆڵانە زین وەکاتەوە وەکو چۆن تیپێکی یاری مناوەرات بە تۆپەکەن لە بینی خۆیانە ئەو بۆ قاچی ئەو بۆ قاچی ئەو لە ئەنجامە یاریی بەرامبەر گێلە بێ و گۆڵی لێکرێ ئەوەی کە شیعەی کا ئەوەیە زانی جەناب قسەیەکی جوانە کە ڕۆڵدان بە یەکتری زیندووکردنەوەی هەیبەتی یەکتری ئەوان ئیشەکانیان هەمووی بەو شێوچکان مەرجعێتیان هەیە ئەزانی من لە 2009 لە جەریدەی چاودێر وتارم نووسیوە لەسەر زەرورەتی دروستکردنی بە گوێرەی دەستور دەستگای مەرجع لە کوردستان 2009 ئەبێ مەرجعێک هەبێ ڕێنمونی عەقلی سیاسی کورد تاگینا کورد خۆی ممارەسەی سیاسەتی نەکردووە ئەمە عەیبە نییە بۆ کورد دیگەی کورد ممارەسەی سیاسەت و فەرمو پێم بڵێ مامۆستا جەناب یەکێکی لە مسەقەفە دیارەکانی کورد لە هەموو شتێم قەت بینیوتە سیاست مەداری کورد بە گوێرەی دراسە پێش وەخت بە چەند سەنتەرێکی دراسات بڵێ چی بکەم شتی وا هەیە سیاسەتی کوردی مەزاجە مەزاج باشە کاکە مەشخەڵۆک و دوایین پرسیارێک حەز ناکەم زۆر کاتت لێ بگرم ئەگەر تۆ بڕیاردەری باشووری کوردستان بی ئەچیتە ناو بلبلانی هەڵبژاردنەوە هەرگیز نەخێر من ئەگەڕێمەوە ئەزانی چی من ئەگەر دەسەڵاتداری نەک دەسەڵاتدار ئەگەر گوێشم لێ بگرن هەرلانی کەم وەکو گۆرانی وێژێک جاروبار گوێمان لێ بگرن بڵێن ئەم گۆرانیە خۆش بوو ئەوی تریان ناخۆش بوو ئەویان دەسوشکێک ئەم گۆرانیە دوێت من پێم وایە ئێمە هەڵەی استراتیجی و مێژوویمان لەکوێ کردووە بۆ عێراقیش و بۆ وڵاتانی تریش و بۆ نەتەوەی یەکگرتوەکانیش دەبێت ئێمە بگەڕێنەوە بۆ ئیتیفاقی سیڤەر بڵین شەرعیەتی نێودەوڵەتی قەزیەی کورد لە ئیتیفاقی سیڤەرایە لە ئیتیفاقیەکانی ترانیە جا هەمیشە پێمان ئەڵێن کورد کوا مێژووی کوا تاریخی لەکوێ باسی کورد کرا لە دیکۆمنتی تاریخی قانونی عیسبەت العموم کە باسی کورد دەکرێ ئیتیفاقی سیڤەرە ئەبێ کورد استراتیجیەن بگەڕێتەوە بۆ ئیتیفاقی سیڤەر و لەسەر ئەو ئەساسە تەعامل بکا لەگەڵ واقعی نێودەوڵەتی و دەوڵەتانی چۆن فەڵەستینیەکان هەمیشاڵێ با بگەڕێنەوە سەرژمێری ساڵی 50 و ئەیشڵە بگەڕێنە بۆ ڕێکەوتنی 242 بۆ لەبەرەو مەرجعیەتی قانونی و دەست ئەوەی لە ئاستی نێودەوڵەتی ئەوەیە کورد لەکوێ قیبلە نماکەی ون کردووە لەوێ نازانێ مەرجعیەتی قانونی قەزیی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتیفاقی سیڤەرە ئێمە ئەبێ ئەم تێزە بەردەوام دروست بکەینەوە جارێکی تر نەک دوای ئەوە کە ئیتیفاقیەکانی تر ئەبێ و کورد بێ بەشەکرێ لە مافی خۆی و نازانچی سپاس دەکەم کاک سپاس بۆ بەخێراتی زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ بەڕێز کاک مەشخەڵ کەوڵۆسی گفتوگویەکی نەرم و گەرممان کرد هیوادارم بێزارمان نەکرد بێتن تاقەتان گرت بێت کە لەگەڵمان گوێتان نەم گفتوگویە کرد بێت هەر بژین